سپێ و ڕەش بەشی دووهەم لانووسینی هۆشیار عەبدوڵڵا سەبارەت بە ڕێگەوبان. ئەم ڤیدیۆیە خوارەوە ڕێگای سەخت و ناخۆشی نێوان دوکان هێزۆپە لە سنووری پارێزگای سلێمانیدا، ڕێگایە کە 20 ساڵ زیاترە دووسایدکردنی بە هیچ کام لە کابینەکانی حکوومەتی هەرێم تەواو نابێ و نابێ و نابێ. ڕێگایە کە بۆتە پەڵەیەکی ڕەش بە ناوچاوانی هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمەوە. کەسنکۆڵی لەو ڕاستیەنیە کە لە سنووری پارێزگاکانی هەولێر و دووهۆکدا دروستکردنی ڕێگەوبان سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێناوە. سنووری سلێمانی و هەڵەبجە لە ڕووی ڕێگەوبانەوە بە فەرسەخی گەورە لە دوای و دوو پارێزگایەوە. ئەوەی کە ڕێگەوبانەکان هەر لە دەستپێکی سنووری دەسەڵاتی پارتی بە تەواوی جیاوازن لەوانەی سنووری یەکێتی ڕاستیەکی بە چەند و چۆنە. بەش بە حاڵی خۆم دەزاخۆ تا کفری بستێک ڕێگای باشکرابێت و بکرێ دڵم پێی خۆشە و دەستخۆشیشم بۆی هەیە و خاڵێکی سپی و گەشی دەبینم، بەڵام ئەم ڕاستی سەرەوە چەند پرسیارێکی ڕەوا هەڵدەگرێت. یەک، ئەزموونی ژێردەسەڵاتی پارتی لە ڕێگەوبان کە سەرکەوتووە بۆچی ناگوازرێتەوە بۆ ژێردەسەڵاتی یەکێتی؟ ئەگەر حکوومەت هەمان حکوومەتی هەرێم نییە، بۆچی لە هەولێر و دووهۆک سەرکەوتوو و شکست خواردووە لە دوانی تر؟ ئایا پارتی نایەوێ هەتا وەک ململانەی سیاسی دژی ڕەکابەرە نەریسیەکەی کە یەکێتیە بەکاری بهێنێ، یا ئەوە یەکێتیە کە نەخۆی دەیکات و نەدەشێڵێ پارتی بیکات؟ دوو، یەکخولی حکوومەتی هەرێم و وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لای سلێمانیە، بەمانای ئەوەی کابینەی هەشت لای یەکێتی و کابینەی نۆ لای گۆڕان و بە هەردووکیان 10 ساڵ زیاترە وەزارەتیان لایە. جگە لە جێگری سەرۆکوەزیران و دەسەڵاتی گەورەی لە سنووری ئەو دوو پارێزگایە، وەزارەتی داراییش دوای یەکخستنەوەی ئیدارە لە 2005ەوە بەردەوام لای یەکێتی بووە. دووخولیشە لای گۆڕان یان نیو گۆڕانە. بە هەموو ئەوانە بۆچی نەیانتوانیوە لە فایلی ڕێگەوباندا و شکستە بکەن بە سەرکەوتن؟ بەڕاستی پرسیارە، ئایا هۆکارەکەی چییە؟ سێ، پرسیارێکی دیکەش کە دیسان بە دیدی من ڕەوایە ئەوەیە پارتی کە لەو دۆسیە پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینیوە، بۆچی ئامادەیە وەزارەتی ئاوادانکردنەوە لە ئاستی عێراقدا وەربگرێت و وەزیرەکەی لە حکوومەتی سوودانی شە و ڕۆژی خستۆتە سەریەت بۆ ڕێگە و کرد و بەرزەپردەکانی ناوەڕاست و خوارو بەگشتی و بەغدا بە تایبەتی؟ بۆچی ئەو وەزارەتە لە هەرێمی کوردستان و لەو حکوومەتەدا وەرناگرێت کە حیزبی یەکەم و بکەری سەرەکی خۆیەتی تێدا و جێهێشتووە بۆ یەکێتی و گۆڕان؟ ڕێگاوبان گزارشتە لە ڕۆحی ئاوادانکردنەوە. سەرکەوتنی و بوارە لە هەولێر و دووهۆک جگەلەوەی خزمەتێکی گەورەیە بۆ خەڵک و ئێستا و ئایندەی ئاوادانی شارستانی هەرێم، بێگومان سەرکەوتنیشە بۆ پارتی. بەڵام ئەو سەرکەوتنە هەرگیز مانایەوە نییە پشتی لەو شکستەدا نەبێت کە لە سلێمانی و هەڵەبجەدا بەسەر ڕێگاوباندا هاتووە، مادام حیزبی یەکەم و بکەری سەرەکی ناو حکوومەت خۆیەتی و سەرۆکی حکوومەتی لایە. خۆ باسی شکستی یەکێتی ئەوەی ماوەتەوە لە گۆڕان لە ڕێگاوباندا ئەوەجێ بە ئەنگوستێن نییە و وەک مانگی چواردە دەدرەوشێتەوە. ڕێگای دووکان هیزۆپ باشترین بەڵگەی و شکستە شەرماوەرەیە.